لە وڵاتی ئەڵمانیا توانرا 10 تەن دەرمان بگەێنرێتە شاری سلێمانی و سبەینێ ئەو دەرمانانە تەسلیمی کۆگای دەرمانی بەڕێوەبەتی گشتی تەندروستی سلێمانی کرێ بە ئاگاداری بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کاکتۆ سەباح و ئەم دەرمانانە دواتر بە لیژنەیەک لە تەندروستی سلێمانی ئەوان خۆیان تەوزیعەکەن زیاتر بەسەر نەخۆشخانەکانی دەربەنیخان بەسەر نەخۆشخانەی هیوا نەخۆشخانە هەستیارەکان فریاکەوتنەکان کە دەرمیانەکان زیاتر دەرمانی بابەتی فریاکەوتنن و لێرەوە من سپاسی ڕێکخراوی ئینتەرناشنال ئیمەرجنسی هێڵپەکەین و بە تایبەتی بەڕێوەبەری ڕێکخراوەکە لە وڵاتی ئەڵمانیا بەڕێز کاکتۆر ئەکرەم نەحسان و هەروەها بەڕێز کاک عەبدولمەجید کە نوێنەری ڕێکخراوەکەیە لە هەرێمی کوردستان و هەروەها سپاسی JCC یەکەم لە پارێزگای دهۆک و JCC لە پارێزگای هەولێر و JCC لە پارێزگای سلێمانی کە هاوکاریان کردین کە ئەم دەرمانانە بگەێنینە سلێمانی. ڕێکخراوەکەمان لە 91 دەستی بە هاوکاری کردووە بۆ هەرێمی کوردستان کە یەکەم نەخۆشخانەی دروستکردنی دەستوپێ لە دیانە دای مەزراندە بوو و هەموو ساڵێک چەند هاوکاری کە گەینە هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی تەندروستیەوە تەسلیمیانەکەین بۆ خزمەتی خەڵکی خۆمان لە هەرێمی کوردستان. خۆشحاڵین ئەمڕۆ کە لە شاری سلێمانین بۆ دیاریکردنی 10 تۆن دەرمان وەکو هاوڕێکەم کاکاوژین ئاماژەی پێ کرد دیاری بکەین بۆ نەخۆشخانەکانی دەربەندیخان و سلێمانی کە تقریبا 99 بابەتە بە ئی دەرمانەکان کە بریارە بە پلانێکی سەرۆکاتی تەندروستی بە پێویستی نەخۆشخانەکان دابەش بکرێن. دەرمانەکان هەمووی کوالەتی بەرز و ستاندارن لێرەدا بە پێویستە زانین جارێکی تر لە لای خۆشمانەوە سوپاسی هەموو ئەو بەرەزانە بکەین کە کار ئاسانیان بۆ کردوین.